بە هیوای کاتەچی بە سوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتمە لاپەڕا 161. ئەو لاپەڕەیە باسی زانیاریەکانت ساغ بکەوە زاراوەکان دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە. پرسیارەک ڕەنووسی 4 لە کەرتی 3 بەسەر 4 بریتیە لە ژێرە و ڕەنووسی 3 بریتیە لە سەرە لێرە. بەشەکان لە گشت واتە چەند بەش لە هەمووی. وشەی گونجاو بۆ نیشاندانی بەشە یەکسانەکان بنووسە. لێرە ئەو بازنەیە بوویتە 2 بەش، هەر بەشەی پێی دەڵێن نیو، کەواتە نیوەکان لێرە دەنووسم. نیوەکان. پرسیاری 4 ئەو بازنەیە بوویتە 4 بەش، هەر بەشەی پێی دەرێن 4 یان 4 لێرە. لێرەش بوویتە 6 یان 1 بەسەر 6. لێرەش بازنەکە بوویتە 3 بەش، 3 پێی دەڵێن یان 1 بەسەر 3. هەر یەک شتە. 1 بەسەر 3 یان 3 1 بەسەر 3. ئێستا کەرتێک بنووسە بەشە ڕەنگ کراوەکە دیار بکە. ئەگەر تەماشای ئەو وێنەی بکەم بوویتە 3 بەش، 1 بەشی ڕەنگ کرایە، 2 بەشی مایتەوە. ئەمن ئەگەر بەشە ڕەنگ کراوەکەی بنووسم ناچارم بنووسم 2 بەسەر 3 بەش. هەمووی چەندە و لە خوارێ دەنووسم هەمووی چەند بەش ڕەنگ کرا ببورن. 1 لە 3 ڕەنگ کرایە. 1 لە 3 ڕەنگ کرایە. لێرە بوویتە 4 بەش، 3 بەش ڕەنگ کرایە لە 4 بەش. ئەگەر نووسرا بە بەشە سپیەکە بنووسن دەمان نووسی 1 بەسەر 4. لێرە بوویتە 10 بەش، 1 2 3 4 5 6 7 8 9 10 بوویتە 10 بەش هەمووی، کەواتە دەبی بنووسم 10 لە خوارێ. چەند ڕەنگ کرایە؟ 1 2 3 4 5 6 7 بەش ڕەنگ کرایە. 7 لە 10. چەند ڕەنگ نەکرایە؟ 3 لە 10. لێرە بوویتە 5 بەش، 5ەکە دەبی لە خوارێ بنووسم هەمیشە. چەند بەش ڕەنگ کرایە؟ 1 2. 2 بەسەر 5 ڕەنگ کرایە. بەشەکان لە کۆمەڵە. وێنەیەک بکێشە بۆ دەربڕینی هەر یەک لەم باسانە. 4 ئەستێرەی ڕەنگاوڕەنگ لە 5 ئەستێرە. واتە ئەمن وێنەی 5 ئەستێرە بچێشم، 4یان ڕەنگاوڕەنگ بن، 1یان ڕەنگ نەکرابی. 5 ئەستێرە، 4یان ڕەنگاوڕەنگە، 1کەچیشیان ڕەنگم نەکردیە ناوەکەی. پرسیارەکەی پاشیوی 3 بازنە 6 بازنە. 3 بازنە ڕەنگاوڕەنگ، 3شیان ڕەنگ نەکرابن. واتە ئەمن 6 بازنەم هەیە، 3یان ڕەنگ کراینە، 3شیان ڕەنگ نەکراینە. 3 لە 6 ڕەنگ کرایە، 3 لە 6 ڕەنگ نەکرایە. واتە نیوە بە نیوە. 4 چوارگۆشە ڕەنگاوڕەنگ لە 7 چوارگۆشە. 7 چوارگۆشەم هەیە، 4یان ڕەنگ کراینە، واتە چەندیان ڕەنگ نەکراینە؟ 3. هەمویان دەبی 7 بن. 2 سێگۆشە ڕەنگاوڕەنگ لە 4 سێگۆشە. 4 سێگۆشەم هەیە، 2یان ڕەنگ کراینە، 2شیان ڕەنگ نەکراینە. 2 لە 4 ڕەنگ کرایە. ئەوە تەواو بووین. لێرەش کەرتێک بنووسە بەشە ڕەنگ کراوەکە نیشان بدە. هەر کەرتێک بی یان ئەوەیە دەیان ژمێرم هەمویان چەندن. ڕەنگ کراوەکان 3 هەمووشیان ئەگە بژمێرم 9ە، واتە 3 بەسەر 9 ئەوە کەرتە. دەتوانم ئەوها بنووسم 3 بەسەر 9.
لێرە دەتوانم بنووسم ئەگەر بزانم ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ، یەکیان ڕەنگکرایە ئەگەر ئەوها بژمێرم دەتوانم بنووسم 1/3 1/3 یان دەشتوانم بنووسم 3/9 بەڵام 1/3 لێرە ئەگەر بژمێرم 1 2 3 4 تەنیا یەکەکیان ڕەنگکرایە دەتوانم بنووسم 1/4 1/4 ڕەنگکرایە لێرەش ئەگەر ئەوە 1 بی ئەوە 2 بی دەتوانم بنووسم 1/2 ڕەنگکرایە یان نیوە دەشتوانم بنووسم 4/8 ئەگەر ئەوانە بژمێرم 1 2 3 4 5 6 7 8 ئەوهاش دەبی دەتوانم بنووسم 2/4ش لێرش دەتوانم بنووسم 2/8 ئەویش هەر ڕاستە لێرش دەتوانم بنووسم 3/9 ئەویش هەر ڕاستە لێرە دەتوانم بنووسم 1/3 ئەویش هەر ڕاستە هەموو ئەو کەرتانە هاوتانە ڕاستن تەواو بووم لەو لاپەڕەیە دەتوانم بچمە لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕەیە لاپەڕە 162 کەرتە هاوتاکان ئەوە زۆر گرنگە ئەو بابەتە خوێندکاری ژیر ئەو کەرتانەی کە هەمان بەهایان هەیە هەرچەندە شێوەکەیان یان ڕەنووسەکان یەکشت نینە چراکانی مانجی ڕەمەزان شەونم 6 چرای دروست کرد بە بۆنەی مانجی ڕەمەزان دوو لەو چرایانە سۆر بوون یان سوور بوون کام کەرت لە چراکان چرا سوورەکان پێک دینی 2/6 هەمان کەرتەکە وەکو 1/3 ئەگەر ئەوها بیکەینە کۆمەڵەش 1/3 واتە لەو سێ کۆمەڵەیە یەکەکیان سۆرە کەواتە 1/3 2/6 دوو کەرتی هاوتانە هەمان شتە هەردووچیان مانای هەمان هێند دەبەخشن یان دەدەن ئەوە کەرتی هاوتە هەوڵ بدە کەرتێکی هاوتا بۆ کەرتی 5/6 بنووسی ئەگەر هەوڵ بدەین 5/6 تەماشای ئێرە بکەین چەند کەرت هەیە 5 هەیە لە 6 لێرەش چەند هەیە 10 هەیە لە 12 واتە وەکو یەکن واتە چ بنووسم 10 لە 12 چ بنووسم 5/6 وەکو یەکە ئەگەر هاتوو ئەمن شریتی کەرتەکانم بەکارهێنا دەتوانم بزانم کامە کەرت هاوتانە ئەگەر شریتەکەم نەبوو کەرتەکەی خۆم دەینم سەرە و ژێرەی جارانی هەر ژمارەیەک بمەوێ دەتوانم بکەم ئاسانترین شت جارانی دووی بکەم 5 جاران 2 10 6 جاران 2 12 دەتوانم جارانی سێش بکەم ئەوەی ڕاستی بی 5 جاران 3 با لێرە بنووسم 5 جاران 3 بۆ وێنە ئەوها دەکا 15 و 6 جاران سێش لێرە لەو خوارەی دەکاتە 18 کەرتی 15/8 هەمان کەرتی 5/6 هەمان کەرتی 10/12 کەواتە چ ژمارەکەم بووە لە جیاتی ئەو دووەی دەتوانم لێرە دای بنێم 2 4 5 6 هەتا بە ملیۆنان ژمارە هەموو کەرتەکانیش هاوتا دەبن لەگەڵ یەک لەسەر هێڵی ژمارەکانیش هێڵی ژمارەکان بەکار بهێنا بۆ دۆزینەوەی کەرتە هاوتاکان بە کەرتی 8/12 هەردوو کەرتی 4/6 2/3 دەکەونە سەر هەمان هێڵی ئاسۆیی لەگەڵ 8/12 کەواتە هاوتان بۆ کەرتی 8/12 هێڵی ژمارەکان ئەگەر دروست کرابوو ئەوە زۆر ئاسانە تەماشایکەین بەس ئەگەر بە خۆمان دروستی کەین زۆر ئاسان نییە بەس ئەگەر ئەوها بمانەوێ بزانین کامە ژمارە لەگەڵ کامە کەرت لەگەڵ کامە کارت هاوتایە تەنیا تەماشایان دەکەین کامە کەرت کەوتیتە خوارەوەی کەرتەکەیدی بۆ وێنە ئەو سێ کەرتانە هەر سێکیان هاوتانە چونکە لەسەر هەمان لە وەکو دەیان بینێ ئەو دوو کەرتەش لێرە هاوتانە
ئەو دوو کەرتە لێرە هاوتانە، دوو بەسەر دوازە و یەک بەسەر 6. ئەو کەرتانە هەر سێکیان لەگەڵ یەک هاوتانە، چ برێ 3 بەسەر 3 کە دەکا یەک، یان 6 بەسەر 6 دەکا یەک، یان 12 بەسەر 12 کە دەکا یەک، وەکو یەکە. ئەگەر هێڵژمارەکان دروست کرابوو زۆر ئاسانە دیتنەوەی کەرتە هاوتاکان. لێران ئەگەر تەماشای پێداچوونەوەی خێرا بکەین دەبینین ژێرەکەی ئەو کەرتانە هەمویان 6ە، سەرەکەشی هەتا دێ گەورە دەبی 0 دوایە 1 دوایە 2 لێرەش دەنووسم 3. لێرە هەتا دێ سەرەکەی بچووک دەبی تۆ ژێرەکەیان یەکە 3 2 1 لێرە دەنووسم 0. لێرە سەرەکە 1 2 3 4 ژێرەکەشی هەمویان 4ە، لێرەش 1 و 2 لێرە دەبی بنووسم 3 ئەوجە 4 هەیە، لێرە 4 و 5 ئەو کەرتە 6 بەسەر 8. زاراوەکانیش کەرتە هاوتاکان وە شێوەی سادەش ڕەنگە لە لاپەڕەی پاش ئەو لاپەڕەیەی باسی بکەین. لێرە هاتمە کۆتایی ئەوانەیە خوێندکاری ژیر هەتا وانەی داهاتوو هەر بژی.